ئەم کۆنفرانسە بەڕاستی لە زۆربەی وڵاتانی سەرجەم دنیا بەشدارن تێدا زیاتر لە 900 بەشدار بوو ئێستاکە لەم کۆنفرانسە ئامادەن لە ئەکادیمیستان لە سەرۆکی زانکۆکان لە سیاسەتمەداران لە بڕیاربەردەستی زانکۆکان بەشدارن لەم کۆنفرانسە و کۆنفرانسێکی بەتاکید زۆر گرنگە بۆ ئێمە چونکە لەم کۆنفرانسە بە تایبەت ئیمساڵ قسە لەسەر زیاتر بە جیهانی بوونی زانکۆکان و بەنێودەڵێتیکردنی زانکۆکان ئەکرێ چونکە لە دنیای ئەمڕۆیە بەڕاستی زانکۆی لۆکەڵ نەماوە هەر زانکۆیەک لۆکەڵ بێ بەرەو لە ناوچوون ئەڕوا زانکۆی ئێستا ئەبێ زانکۆیەکی نێودەوڵەتی بێ ئەبێ پەیوەندی لەگەر زۆربەی زانکۆکانی ترا هەبێ ئەبێ خوێندکاری نێودەوڵەتی هەبێ ئەبێ مامۆستای لە سەرجەم وڵاتانەوە هەڵبهێنێ بۆ ئێمە زۆر گرنگە کە بەشدارین لێرە کە بتووە بۆی بزانین استراتیجی دنیا ئاراستەی زانکۆکانی دنیا لە ئێستادا بەرەوکوێ ئەڕۆ و بەرەو چۆن ئەڕوە گرنگە بۆ ئێمە بزانین ئەزمموی وڵاتان چۆنە تاکو بتوانین بە هەمان شێوە لە هەرێمی کوردستان زانکۆکانی خۆمان بەو ئاراستەیە بەرین لێرەوە ئەزمموی وڵاتان وەرەگرین کە ئاراستەی زانکۆکان استراتیجی وڵاتان بەرەو کوێ ئەڕوە بە تایبەت لە دنیای ئەمڕۆیە دنیای تەکنۆلۆجیە ئێستا لە قۆناغی چوارەمی شۆڕشی پیشەسازی داین کە کاریگەریەکی یەکجار زۆری لەسەر هەموو کایەکانی ژیان کردووەتە لەسەر چۆنیەتی کار چۆنیەتی ژیانی خەڵک چۆنیەتی پەیوەندیکردنی خەڵک ینی ئەمە دنیای تەکنۆلۆجیە کە ئێستا ئەم کاریگەری زۆرەی هەیە بۆیە زانکۆ ئەبێ بەشدار بێلەوە زانکۆش چۆن بەشدارە بێ بەڕاستی کاتێک کە پەیوەندی لەگە زانکۆکانی تری دنیا هەبێت